لە ڕۆژی سلێمانیدا پەیام بە دوواداچوون بۆ یەکێک لە ناوەندە دێرین و مێژوویەکانی شاری سلێمانی دەکات، ئەویش بەڕێوەبەرایەتی کتێبخانەی ئەوقافی سلێمانیە کە مێژوو دەستنووسەکانی ئەم کتێبخانەیە بەشێکیان مێژووەکەی بۆ 6 سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە. پێکەوە بینەر و شارەزای زیاتری ناوەندە جیاوازەکانی ئەم کتێبخانەیە دەبین کە بەشێکیان سەرقاڵی نۆژەنکردنەوە و پاراستنی کتێب و نووسراوەکانن لە نەناوچوون. لەگەڵماندا بن. لە بوونی ژمارەی سەرچاوەی دەستنووس یەکەم کتێبخانەی هەرێم و دووەمە لەسەر ئاستی عێراق. بەڵام بەهۆی نەگونجاوی شوێنی کتێبخانەکە مەترسی لەسەر پەرتوکە دێرین و مێژوویەکان دروست بووە. بە مەبەستی پاراستنی کتێب و سەرمایە مێژوویەکەیان کە مێژووی بەشێکیان بۆ 800 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە، سەرپەرشتیارانی کتێبخانەی ئەوقافی سلێمانی چەندین بەشی نۆژەنکردنەوە و لە بەرگرتنی کتێبەکانیان کردوتەوە. بە مەبەستی هێنانی چەندین ئامێری پێشکەوتوو بۆ پاراستن و نۆژەنکردنەوەی کتێبەکان، بەڕێوەبەری کتێبخانەکە دەڵێت پێویستیان بە 80,000 دۆلارە. وەکو بینا ئەم شوێنە ئەسڵەن شایستە و شیاو نییە بۆ یەکە کتێبخانە بێ، چونکە کتێبخانە کۆمەڵی پێویستی بە کۆمەڵە پێداویستی هەیە لە ناو کتێبخانەی ئێمە بەداخەوە نییە. بۆ نمونە بەشی دەستنووسەکانمان پێویستە لە کەشێکی گونجاوە بن بۆ کتێبەکان، نە سارد بێت، نەگەرم بێت، نە بەڕاستی تەهویەیەکی بە تەواوەتی ئاڵوگۆڕی هەوا هەیە، چونکە ئەو کتێبانە بەڕاستی تەمەنیان زیاتر لە 700 ساڵە. پێویستیان بە کەشێکە بۆ پاراستنیان ناکرێت بەڕاستی لە ژوورێکی ئاساییە دامناون و هیچ بەڕاستی هیچ مواسەفاتێکی نەبێت. کتێبخانەی ئەوقاف زیاتر لە 3800 کتێبی دەستنووس لە بابەتەکانی قورئانی پیرۆز، تەفسیر، فەرموودە، فقه، نەحوو، سەرف، زانستی کەلام، مەنطیق، ئەدەب و چەندین بابەتی دیکە لەخۆ دەگرێت. ئەو پەرتوکانی دەستنووسن و لە کتێبخانەی ئەوقافی سلێمانی پارێزراون، بەشێکیان نووسەرەکانیان کاک ئەحمەدی شێخ، شێخ مارفی نۆدێ، مەولانا نەقشبەندی، ئەبوو بەکری موسەنیف، شێخ سەعیدی تەخت، شێخ مستەفای قەرەداغی، جاوی و بێتوشین. ئەم نووسراومان هەیە کە کۆنترین ئەم مەخطوطەیە کۆنترین مەخطوطەیە کە تەمەنی زیاتر لە 630 ساڵە، نهایەت العوزمای ناوە لە فقی شافعیە. ئەم نووسراوە فقێکی زۆر گرنگە و خەڵکیش زۆر داوایەکەن و بەڕاستی فقێکی زۆر نادرە، یعنی دەستنووسێکی زۆر نادرە. مێژووی کتێبخانەی ئەوقاف دەگەڕێتەوە بۆ پێش بنیاندانی شاری سلێمانی لەلایەن میرنشینی بابانەوە. ئەو کات میری بابان کتێبخانەیەکی ناوازەی لە قەڵاچوارانی پایتەختی میرنشینەکەی کردەوە. لەگەڵ دروستبوونی شاری سلێمانی کتێبخانەکە بۆ مزگەوتی گەورەی ئێستای شار گواسترایەوە و لەلایەن شێخ معروفی نۆدێ ئەمینداری ئەو کات کە ئێستا پێی دەوترێت بەڕێوەبەر سەرپەرشتی دەکرا. دواتریش کتێبخانەکە لە سەنتەری شاری سلێمانی دوورخرایەوە و لە ئێستادا لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود بە ئاراستی شاخی گۆیژە پێشوازی لە خوێنەران و قوتابیانی ماستەر و دکتۆراکانی هەرێمی کوردستان و عێراق دەکات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.